لە کاتێکدا هەرێمی کوردستان زیاتر لە 10 ساڵە بۆ موچەخۆرانی بووەتە دۆخێکی تاقەت پڕوکێن، بۆ گەنجان و خاوەن بڕوانامەکانی بووەتە بیابانێک لە وشکی و قات و قڕی، کەچی بۆ کۆمەڵێک موچەخۆری بێئیش کە ناوی پەرلەمانتاریان لە خۆیان ناوە بووەتە بەهەشت و گوڵ و گوڵزار. نزیکەی ساڵ و نیوێک بەسەر سوێند خواردنی پەرلەمانتارانی خولی شەشەمدا تێدەپەڕێت. تا ئێستا تەنیا یەک دانیشتن کراوە و پەرلەمانتاران بوونەتە فەرمانبەری بندیوار و خاوەن ئیمتیازی بێسنوور. لە ئێستادا 97 پەرلەمانتار کە سوێندی یاساییان خواردووە، مانگانە زیاتر لە 720 ملیۆن دیناریان بۆ تەرخان کراوە. لە ماوەی 15 مانگی ڕابردوودا بڕی زیاتر لە 9 ملیار دیناریان لە چوارچێوەی موچەی 13 مانگدا وەرگرتووە. هەر پەرلەمانتارێک مانگانە 7 ملیۆن و 423 هزار دینار وەردەگرێت. ئەمە جگەلەوەی هێشتا ملیۆنێک دیناری دیکە دەرماڵەیی ئەندامێتی لیژنەکانیان بەهۆی پێکنەهێنانی لیژنەکانەوە بۆ نەبەستراوە. کۆی گشتی پارەی وەرگیراوی هەریەکێکیان لە 13 موچەی دابەشکراودا 96 ملیۆن و 499 هزار دینار بووە. لەگەڵ وەرگرتنی موچەی مانگی نیسانیشدا ژمارەکە 100 ملیۆن دینار وەک موچە بۆ هەریەکێکیان تێدەپەڕێنێت و لەگەڵ فەرمانبەراندا پارەکە دەچێتە سەر هەژمارەکانیان. ئیمتیازاتەکان تەنها موچەنین. 100 نیشتەجێبوون بۆ ماوەی پەرلەمانتاری لە پرۆژە نایابەکانی وەک ناستی و گوندی ئیتالی لە خۆ دەگرێت کە بەسەر فراکسیۆنەکان و پەرلەمانتاران دابەش کراون. جگەلەوەی پەرلەمان خاوەنی 158 ئۆتۆمبیلە. ئەمە جگەلەوەی بە پێی داتاکانی دامەزراوەی پێی بۆ پەروەردە و گەشەپێدان مانگانە نزیکەی ملیارێک و 200 ملیۆن دینار بۆ موچەی فەرمانبەرانی دیوانی پەرلەمان و 300 ملیۆن دیناریش وەک نەسریە خەرج دەکرێت. لە ڕووی یاساییەوە دۆخی ئێستای پەرلەمانتاران لە بەردەم پرسیارێکی گەورەدایە. گەرچی مادەی 13 لە پەیڕەوی ناوخۆ دەڵێت پەرلەمانتار لە ڕۆژی سوێند خواردنەوە مافەکانی بۆ هەژمار دەکرێت، بەڵام هەمان مادە ماف و ئەرکی پێکەوە گرێداوە. کاتێک پەرلەمانتاران هیچ کام لە ئەرکە یاساییەکانیان یاسادانان چاودێری حکوومەت پەسەندکردنی بودجە ئەنجام نەداوە، وەرگرتنی موچە شەرعیەتێکی یاسایی لەدەست دەدات. هەروەها مادەی 28 پەیڕەوی ناوخۆ جەخت دەکاتەوە کە دەبێت لە ماوەی 25 ڕۆژدا لیژنە هەمیشەییەکان پێک بهێنرێن، بەڵام بەهۆی ململانەی سیاسی نێوان پارتی وێکێتی نەک لیژنەکان تەنانەت دەستەی سەرۆکایەتیش هەڵنەبژێردراوە. ئێستا لە هەرێمی کوردستان پەرلەمانتاری بێپەرلەمان هەیە، کەسانێک کە هەموو مافەتزارایی و ئیمتیازاتەکانی پەرلەمانتاریان وەرگرتووە، بەڵام لە واقعدا هیچ ڕۆڵێکیان لە ژیانی سیاسی و یاسایی هەرێم و هاوڵاتیاندا نییە. ئەمە بێبایەخکردنی دامەزراوەی یاسادانان و بەفیڕۆدانی سامانی گشتیە لە بەردەم ئەو هاوڵاتیانەدا کە بۆ نۆژەنکردنەوەی ڕێگەیەک و دروستکردنی پۆندێک و دامەزراندنی یەکەمێکی زانکۆ باساوی نەبوونی بودجەیان بۆ دەهێنرێتەوە و هێندەی دیکە ناومێدیان دەکەن.